شتێکی سەیرە بەڕاستی بە نیسبەتی ئێمەوە لە کاتێکە ئەمانە عەقدی 50 ساڵەیان لەگەڵ تورکیا هەیە کە تا ئێستا ئێمە نازانین چییە. لەم خولەی پەرلەمانی کوردستانە کاتێک کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ستافەکەی هاتنە پەرلەمان پێمان وتنەوە عەقدەمان بۆ ئاشکراکەن. ئێمە لە تورکیا ئەوزانی ومانەکەی و عەقدێکی 50 ساڵەتانە یوتیان بەڵێ وایە، بەڵام ناوەڕۆکەکەی ئاشکرا ناکەین و ناشیهێنینە پەرلەمانی کوردستان. بۆ لەبەرەوەی کە هەندێک خاڵی ئەمنیتیایە شتی سەیرترە بینین. سەیرتر ئەوەیە کە دەیانەوێت بۆ تاکو ساڵی 2044 بەڵێ کێڵگە ئەساسیەکانی نەوتی هەرێمی کوردستان بدەن بە تورکیا. لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر ئەوەی هەرێمی کوردستان دەست لە حیسەی خۆی لە حەق لە نەوتیەکان کە لە 120 لە هەموو کێڵگەکان هەڵدەگرێ بۆ تورکیا. لە بەرامبەر چی؟ لە بەرامبەر نزیکەی 5 ملیار دۆلار. کام 5 ملیار دۆلارە با خەڵکی کوردستان بزانێ ئەم حکوومەت و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزیری سامانە سروشتیە بۆ قەیرانی دارایی نایهێنێ چارەسەری بکەن، بۆ موچەی فەرمانبەرانی ناهێنێ، بۆ کۆمپانیا تورکیەکان و ئەوانەی کە لە بواری نەوتاکارەکەن ئیستیحقاقیان نەدراوە و بۆ ئەوە بەرهێنە کۆمپانیا تورکیانەی کە لە هەرێمی کوردستان 800 ملیۆن دۆلاریان لای حکوومەتی هەرێمە و نەیانداوە پێیان ئیستیحقاقی خۆیانە و بۆ ملیارێک دۆلاری تر تاکو پرۆژەکانی ئەوانی پێتەواو کرێ و بۆ هەندێک پارەی تر کە هەر هەمووی پەیوەندی بە تورکیاوە هەیە و ئێستا باش ئێستا پارەکە ئەو داوای قەرزەکە بۆ خەڵکی کوردستانیان بۆ تورکیا بۆ کۆمپانیا تورکیەکانە بۆ بەرهێنە تورکیەکانە و بۆ ڕاکێشانی بۆری غازە لە خۆرمەڵەوە بۆ فەرمانبەر هیچی نەخێر یەکێک لە پارەکان بۆ دانا غازە 700 ملیۆن دۆلار بۆ دانا غازە. ئێمە نازانین ئایا ئەمە دانەوەی دۆڕاندنی 2 ملیارەکەیە دۆلارەکەی یان چییە. یەکێکی تر لەوانە بۆ ڕاکێشانی بۆری غازە لە چەمچەماڵەوە بۆ تورکیا کە ئەمانە هەمووی لە بەرژەوەندی خەڵک نییە بەم جۆرە، بەڵکو تۆ بێ بۆ 25 ساڵ زیاتر کێڵگە ئەساسیەکانی تاوگێ و تەقتەق و لە کۆڕۆمۆر لە چەمچەماڵ و لە بنەباوێ و ئەوانە دەست لە حەقی حکوومەتی هەرێم وەرگری بۆ تورکیا. ئەمە بەڕاستی ساڵە لە بەرامبەر 5 ملیارە ئەوەی کە هەیە لە پرۆژەکەی تەبەن پرۆژەکەی وەزیری سامانە سروشتیەکان نەچۆتە تەفاسیلەوە لە نامەکانە. ئەو نامەیە کە بڵاو بۆتەوە ئەوەی کە ویکلیکس بڵاوی کردوتەوە و 6 پەیجە ڕووس ئەقلامی ئەساسی تایە، بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان لە پەیپەرێکی ترە کە 33 پەیجە هاتووە چۆتە تەفاسیلێ کە ئەم زانیاریانەی لێرە هەیە داوێتی بە تورکیا باش نە لە پەرلەمان و لە هیچ شوێنێک نییە و تەنانەت تووشی سەرسوڕمانە بی کاتێک کە ئەیبینی ئەمانە ئەیانوێت چۆن ڕێبکەون لە بەرامبەریشە بۆی خەڵکی کوردستان بزانێ ئەم پرسە هەنگاوی زۆری ناوە. گنێڵ ئێنەرژی هاتووە وەڵامی هەر هەمووی داوەتەوە لە پەیپەری یەکەمیش زۆر هێڵی سووردانێ لەسەر زانیاریەکان و لەسەر ئاشکرا نەکردنی و بڵاو نەکردنەوەی و دزە پێ نەکردنی، بەڵام ئاشکرا